بینینی نەخۆش بکەینە 5,000 پارەشی پێ نەبووە توانێ پارە نەدات. ئێمە هەست بە معاناتی میلەتەکەی خۆمانەکەین. هیچ کاتێ ئێمە نەمانویستووە گیرفانی خۆمان چاور بکەین لەسەر حسابی بەرژەوەندیەکانی نەخۆش. ئۆفەرەکەش لەلایەن پایتەخت میدیاوە بۆ خەڵکی خۆشەویستی هەولێرە. ئۆفەرێکت ڕاگەیاندووە لە ڕێگەی پایتەخت میدیاوە، ئەو ئۆفەرە چییە و بۆچی ڕاگەیاندووە؟ وەڵا حەزم کرد هەر لە پایتەخت میدیاوە ئەم ئۆفەرە بۆ خەڵکی خۆشەویستی هەولێر و دەورەبەری وەکو پایتەختی هەرێمی کوردستان حەزمان کرد لەم قەیرانی دارایی کە بەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانی کردو و بەهۆی ئەوەی کە قەیرانێکی دارایی لەلایەن حکومەتی عراقیەوانێ بۆ نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەمە ژوای کردووە خەڵک لە بارودۆخێکی سەختی داراییە بێ و جگە لەوەش خۆتان نەزان شەڕ بەرۆکی ناوچەکە و خۆرهەڵاستی ناوەڕاستی گرتووە. بۆیە ئێمە بڕیارماندا هاوکاری خەڵکی خۆمان بین و بینینی نەخۆش بکەینە 5,000 و ئەگەر پێشی پارەشی پێ نەبووە توانێ پارە نەدات. چکە بەڕاستی ئێمە هەست بە معاناتی میلەتەکەی خۆمانەکەین. ڕاستە ئێمە خوێندومانە و بەروبوومی 18 ساڵ خوێندنەکەمان بۆ ئەوە بووە کە ژیانی داهاتوی خۆمانی لەسەر بنیاد بنین، بەڵام ئەو معنایەوە نییە ئێمە لەسەر ئازاری خەڵک لەسەر نەخۆشی خەڵک گیرفانی خۆمان چاور بکەین. بۆیە بیرمان لە مەساڵحی نەتەوەکی خۆمان کردوتەوانێ و حەزەکەین لەم زوروفەیە هاوکاری میلەتی خۆمان بین و ئۆفەرەکەش لەلایەن پایتەخت میدیاوە بۆ خەڵکی خۆشەویستی هەولێرە و دەوروبەری هەولێرە و بە تایبەتی ئەوانەی کە لە هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی زێرەفانی ئاسایش خزم و کەسی شەیدان ئەنفال کراوەکان و خزم و کەسی ئەوانی بەرکەوتەی چەکی کیمیاین ئێمە لە خزمەتیانین و ئێمە ئەمانەوە خزمەت بکەین. بەڕاستی ئەمانەیە لەم دۆخەیە خزمەتی میلەتەکەی خۆمان بکەین. کو جێنەرال فیزیشیان وەکو پزیشکێکی گشتی ئەتوانم نەخۆشیەکانی پەتاو، نەخۆشیەکانی شەکرە و زەخت و مناڵان و ژنان و هەموو ئەو نەخۆشانەی کە لەناو بنکە ئیستیشارەکانە بینرێت ئێمە ئەتوانین لەناو ئەم نەخۆشخانەیەدا بیبینین و چارەسەری پێویستیان بۆ بکەین. وەڵاهی من لێرەوە ڕێز و خۆشەویستی و محیبەتم هەیە و داوایەکەم هەیە کە سەرجەم پزیشکان و سەرجەم هاوپیشەکانمان لەم قەیرانەدا هاوکاری خەڵکانی نەدار و کەم دەرامەت بن و هاوکاری ئەو کەسانە بن کە موچەخۆرن و موچەکانیان بە حکمی فشاری سیاسی لەلایەن حکومەتی عراقیەوانەیە دەست بەسەر کراوە. بۆیە هیوادارم کە پزیشکانیش بتوانن هاوکاری خەڵک بن و بتوانن لەم قەیرانە داراییەدا هاوکاری خەڵک بن و نرخی بینینی بلیتەکانیان کەم بکەنەوەوانە. ئێمە خۆمانمان نەکردووە بە مەرجع، ئێمە نەخۆشمان کردووە بە مەرجع. نەخۆش سەرپشکە حەزی لەکوێیە و هەر شوێنێکە ئەو پێی خۆشە ئازادە، بەڵام ئێمە ئەوەی کە لە سەرمانە هاوکاریکردنی نەخۆشە ببینینی بێبەرامبەر یاخود ببینینی نرخێکی ڕەمزی تەنها لەبەر ئەوەی کە بتوانین لەم دۆخە داراییە سەختەدا هاوکاری خەڵک بین. هیچ کاتێ ئێمە نەمانویستووە گیرفانی خۆمان چاور بکەین لەسەر حسابی بەرژەوەندیەکانی نەخۆش. ڕۆژانە خەڵکە بینیت یعنی هەزاری پێ نییە لە بنکەیەکی تەندروستیە بیا بە بلیتێکی بنکەکە. یعنی ئەبینیت ئەو خەڵکەی ئێمە هەندێکیان لەوانەیە 5 ساڵ بێت پزیشک پێویستە بێ پێویستە تۆ چارەسەری خۆت بکەی، ئەم نەشتەرگەریت پێویستە لەبەر نەبوونی پارە نەیتوانیەوە بیکە. بەڕاستی شتێک هەیە ئەخلاقی پیشەیی پزیشکی پێوترێت medical ethics. هەر کەسێک لە پابەندی بنەما ئەخلاقیەکانی پزیشک نەبێ و درک بە مافی نەخۆش نەکا، چونکە واجبی پزیشک دوانە. یەک واجبی بەرامبەر بە نەخۆشەکەی، دواتریش واجبی نەخۆشەکە بەرامبەر بە پزیشکەکە. لەبەرەوە لە هەموو حاڵەتێکە هیوادارم هەموو هاوپیشەکانمان وجدان ئاسوودە بن بەرامبەر بە نەخۆشەکانیان، هاوکار و پاڵپشتیان بن و ئیستیغلالی عیلم و زانست و معریفەتەکە نەکەن بەرامبەر بەوەی کە ئەوان زانا و دانان و درک بە هەندێک شتەکەن، بەڵام نەخۆشەکە معلومەی نییە لەسەر ئەو نەخۆشیە. نابێت تۆ ئیستیغلالی نەزانینی بەرامبەرەکەت بکەیت.